مامۆستا لە دوان دەمێ ئەو پرسیارە لێ بکەم زانکۆ چۆن بوو؟ سەبارەت بە زانکۆ ئەزمموی کەسێک لەگەڵ کەسیشتر جیاوازە بەڵام بۆ من دەتوانین بڵێم شتێکی نۆرمال بوو ینی ئاسایی بوو ئۆکەی بوو بە باشی تێپەڕی باش ئەزمونێکی باش لە زانکۆ وەرگیان لە دوای زانکۆ زیاتر ڕاستی ئەوەی کە لەسەر خۆت ڕاوەستە ئەوەیان گرنگترە وەک لەوەی کە لە زانکۆ فێری دەبێت چونکە زۆرنی شتەکان ڕاستی دەتوانم بڵێم لە دەرەوەی زانکۆ بۆ ئەوی سەرچاوەکان وەکو سوۆشەل میدیا و ئینتەرنێت و ئەو شتانێکە لە بەردەستمانە زیاتر لەوانەوە سوودمەند دەبی لەو بوارێکە دەیخوێنی نەک لە زانکۆ لە زانکۆ مامۆستا تەنها ڕێنمایی دەکات و با بڵێن بە دوای ئەو ڕێنمایانە نەکەوی هیچ ئیسفادەیەکی وانە بەدڵنیاییەوە ڕاستە لە بژیانی ڕۆژانە لە دەوامی ڕۆژانێکە لە قوتابخانەم دەبینی مامۆستایان بە چەند ئەکسنتێکی زمانی ئینگلیزی قسە دەکەن و لە دەرەوەی قوتابخانەش ئەمە شتێکی سەیرە لەلام ئایا ئەمە ئاساییە یان گرینگە مامۆستان چەند ئەکسنتێک بزانن یان خوان هەربەیەک ئەکسنت ببەستنەوە ڕاستیەکەی لە بۆ مەسلەی وانەگوتنەوە ئەوانە بەڕای من یەک ئەکسنت بەستە ینی یەک ئەکسنت بزانی بەسە گرینگە ئەمریکی بێیان بەریتانی ئەوە دەکەوێتەوە سەر حەزی مامۆستاکە و ئەو قوتابیانێک کە دەرسیان پێ دەڵێتن چونکە قوتابی هەیە حەزی لە ئەمریکی هەیە حەزی لە بەریتانیا بەڵام وەکو من ئەمن ئەکسنتی بەریتانیم لە بۆ خۆم هەڵبژاردیە ئەکسنتەکانی دیکەش دەزانم بەڵام بەریتانیم هەڵبژاردیە وەکو وانەگوتنەوە لۆ چونکە ئەکسنتی بەریتانی ئاسانترە وەک لە ئەمریکی ئەمریکی ئەو زمان خواکردنەوە با بڵێن هەندێک سەوتی تێدایە تۆزە قورسترە ئەسەرەنە ئاسانترە برەی وۆتە لە بۆ کەسێکی ئاسایی و گلۆی برەی وارە جیاوازی هەیە ئەمڕۆ مامۆستا عەبدوڵڵا مامۆستا ڕێمان کەمتر قسە دەکەین بەڵام سزایەکیان دەدەین یاریکردنە چاڵەکەکمان هەیە بێکەوە ئێمە هەر داوای شت لە قوتابی دەگەین بڵام زانی ئایا بۆ خۆمان چەند بتوانین ڕاشە چکە گرینگە مامۆستان خۆیان بەرەو پێش ببەن و بەشداری خول بێ سیمینار بێ سەیرکردنی ڤیدیۆ یوتیوب بێ یان هەر شتێک بە لە سۆشیاڵ میدیا گرینگەوێت لە تواناکانی خۆیان بەرەو پێش ببن.